بە بەشداری سەرانی چەندین وڵاتی جیهانی ئیسلامی و بە دوروشمی قودس ڕێڕەوی یەخستنی جیهانی ئیسلامیە 32هەمین کۆڕبەندی نێودەوڵەتی یەکێتی ئیسلامی لە تارانی پایتەختی ئێران بەڕێوەچوو. لە کۆڕبەندەکەدا کە 300 کەسایەتی سیاسی و ئەکادیمی لە 100 وڵاتی جیهانەوە بەشداریان کرد. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند شەڕی ئێمە لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوا لەسەر ئازادیە. ئەوان دەڵێن ئازادی بۆ ڕۆژاوا و مەینەتی و کۆیلەتی بۆ وڵاتانی ڕۆژهەڵات لە کاتێکدا ئێران داوای ئازادی بۆ هەموو جیهان دەکات. وتیشی ئەوەی ئەمریکا لەم ناوچەیەدا کاری بۆ دەکات کۆیلەبوونە و دەیانەوێت هەموو جیهان وەک ئەمریکا بیر بکاتەوە و ڕێز لە بیرۆڕای ئەوان بگرێت. لە کاتێکدا ئێران پێی وایە دەبێت مرۆڤەکان ئازاد بن و بەو جۆرە بیر بکەنەوە کە سوودی نەتەوە و گەلەکەیانی تێدایە. ڕۆحانی داوەشی لە وڵاتانی جیهانی ئیسلامی کرد چیتر ڕێز لە سەرۆکی ئەمریکا نەگرن و فەرشی سووری بۆ ڕانەخەن. ئاماژەی بەوەشدا جیهانی ئیسلامی لە ئێستادا تەنهایە، هەر بۆیە پێویستە موسڵمانان هاوشانی یەکتر کێشەکان چارەسەر بکەن و خۆیان بە دوور بکرن لە پشتبەستن بە وڵاتانی بیانی. حەسەن ڕۆحانی لە وتەکانیدا هێرشی کردە سەر عەرەبستانی سعودیە و داوای کرد لە جیاتی پشتبەستن بە ئەمریکا و واژۆکردنی گرێبەست بە بڕی سەدان ملیار دۆلار لەگەڵ ئەو وڵاتەدا ڕێز لە ویستی گەلی خۆی و گەلانی ناوچەکە بگرێت. وتیشی یەکێتی ئیسلامی بە دوورشم بەدینایە و پێویستە هەمواندان بە یەکتریدا بنێین و دووربین لە بەکارهێنانی مەزهەب بۆ بەرژەوەندیەکانیان و بە ناوی سوننە و شیعەوە هەوڵی دەست بە سەراگرتنی ناوچەکە نەدەن. کۆڕبەندی نێودەوڵەتی یەکێتی ئیسلامی ساڵانە لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە دەچێت و لەلایەن عەلی ئەکبەر ویلایەتی گەورە ڕاوێژکاری ڕێبەری ئێرانەوە ئیدارە دەدرێت و ئامانج لێی نزیککردنەوەی مەزهەبە ئیسلامیەکانە.